بەڵێ بێگومان لە ماوەکانی ئازارە بەتایبەت لە 20 خەڵک بە تاواتی خۆی ئامادەکە بۆ نەورۆز بۆ بنەکان بەس بەداخەوە ئەمڕۆ هەنێشت ڕوویداوە لە کوردستان و لە ناوچەکە و لە هەموو جیهانە تەسیراتی هەیە لەسەر بۆنەکان یەکێک لەوانە لێبڕینی موچە مەسەن دواکەوتنی موچە دەنگوی لێبڕینی زیاترە بە دوو مانگجارە موچەیەکە دەرێ بە هاوڵاتیانم پێشی ئەم دەنگوی موچە وەزعی هەرێم ئابۆشیەوە بڕوا و ئاراسا بڕوا بازارمان زۆر باش بوو بە حکومی ڤایرۆسی کۆرۆنا 2-3 ساڵ ئەم ناوچەی خۆمانیش بێبەش نەبوو لە ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو عالەما شتێکی وها بوو ڕوویدا بوو ئێرەش بێگومان بێبەش نەبوو لە ڤایرۆزە ئینشەڵا سوپاس بەخوای گەورە ڤایرۆزەکە تەواو بوو نەما ڤایرۆسی کۆرۆناکە خەڵک 2 ساڵ 3 ساڵ مەشغوڵیەوە بوو بە ئاواتی بوو کەم بەهارە جوێکی خۆش یا خۆش جوێ دروستکا بۆ خۆی ماڵی بۆ چوونە دەرەوە بۆ سەیران و گەشت بەداخەوە بێموچەیە تەسیری کردە سەر بازارەکەی وەسان و جارێکیکە توانم بڵێم ئەم دەقێکم تۆ قسەی تیاگەین بازار وەکو بۆ کردن و فرۆشتن ئەتوانم بڵێم وەکو سەدەمی کۆرۆنای لێهاتۆ لەم هەفتە. پیرۆزبایی لە میلەتی کورد دەکەم. نەورۆز یادێکی کوردە، یادێکی خۆشە، سەربەرزین بە نەورۆزی ئەمە سەری ساڵی کوردیە. داواکانی ئینشاڵڵا ئەم نەورۆزە بێتە مای یەکریزیە حیزبەکان بۆ ئەوەی هەموو بتوانین بە یەکریزی میلەتی کورد سەرخەین، میلەتی کورد بەرەو پێش بەرین، میلەتی کورد سەرکەوتوو بێ، یەکریز و تەبابین بۆ ئەوەی بتوانین ئێمەش هەموو وەکو میلەتێکی ترکیانێکی خۆمان هەبێ بایتر واز لە دوو بەرەکایەتی و دوو فاقەی بێنین بە یەکریزی ئەتوانین ئەمە بگەینە ئەنجام هەتا تەفرەقە بین دوژمن زیاتر زەبەرمان پێبات کەنەوەمان تێیەکەوێت ناتوانین ئاماژەکانمان بەدەست بێنین هەتا تەبابین ئەتوانین میلەتەکەمان لە خۆشگوزارانی ئابژی میلەتەکەمان میلەتێکی داماوە دراوسەکانمان دراوسەی خراپن دوژمنی کوردن حەز بە بوونمان ناکەن چاویان پێمانە هەڵنایە ئێمە خۆمان بۆ خۆمان نەتوانین یەک بگرین و یەک ڕیز بین بە ئاواتیەوە بین کە دراوسەکانمان بتوانین ئێمە شتێکمان بۆ بکەن ئیشەڵڵا ئەگەر دڵخۆش بێت ئێمەش نەورۆز یادێکی خۆمانە فەخری پێوەکەین ئەگەر بتوانین بچینە دەرەوە ئاگامان لە ژینگەکەمان بێ وڵاتەکەمان پاک و خاوێن ڕابگرین بۆ ئەوەی وڵاتێک بێ با نەڵێن پێشکەوتوبین لە وڵاتەکان بە ناعلاج باوکەوەوان بۆ سینەمەش ملیۆنی لە قەندیل بکرێ و لێرەش هیچ وەڵاهی خەڵک گلێ هەیە لە سەرکردەکانی خۆمان ئێمە لەبەر ئەوەی من ملانەیەک ئێستاکە خەریکە ئاچینەوە بە ساڵەکانی نەوەدی ئەمە من ملانەیە حیزبی کارێکی کردووە خەڵک خەریکە بەبوونی کوردیش خۆشحاڵ نابێت نەک نەورۆزەکەمان دڵ ئەگەر خۆش نەبوو لە هیچ شوێنەتریش تۆ ناتوانانی بە خۆشی بژیت داوامەوە لە سەرکردەکانی کورد یەک ڕیز بن بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەکو هەموو وڵاتێکی تر ئەو یادە و بۆنانی هەمانە بەسەر بەزی و بە خۆشحاڵی و بەسەری بەرین وەڵا خەڵ بە شێوەیەکی باش خۆی ئامادە کردو و بەردەوامیش خۆی ئامادەکە جلی کوردی وەکو عورفێکی کۆمەڵایەتی لاتۆ لە ئێمە خەڵک وەکو ڕەمزێکی نەتەوەی سەیری ئەکا بە تایبەتی بە نەورۆز و بەهارانە خەڵک ئیحتیمامێکی چاکی پیا و ئەمساڵی لە ساڵەکانی پێشووتر توان بڵم زیاتر ئیحتیمامی پێن و هیوادارم خەڵک دڵی خۆش بێت لە خەڵکی تێک نێن بەڕای من چەند ساڵەمە ئیشەکەمە ئەم ساڵ لە هەموو ساڵە زیاتر خەڵک بۆ جلی کوردی بەپەرۆشە وەڵا پەیام هیوادارم ئەم نەورۆزە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو میلەتی کورد و داواکارم لە خەڵک بچنە دەرەوە بۆ سەیران و گەشت و خۆشی ژینگە پارێزن وڵاتەکان پارێزن چونکە ژینگە و وڵات مڵکی کەس نیە مڵکی تەنها خۆیەتی بەڵێ هەر شوێنێ هەموو شوێنێ مۆکێکی تایبەتی خۆیە بۆ گێڕانی هەنگ لەوانێ ئەو جەو هەلە لێوە بڕەخسێ وا بیکەن لە شوێنێکی تروانە ڕەخسێ لەوانێ لە وڵاتەکانی چواردەورمان بۆ نمونە ئەوەی کە ئەو پارچانێکە کوردی لێ ئەگەر بێت و هەلی هەموو بڕەخسێ لەوانێ جۆش و خڕۆشەکە زیاتر بێ بەس احتیمالە وەزع سیاسی و ناوچەیەکان وا بکەن لە هەر شوێنێک و تایبەتمەندیەکی خۆی هەبێت لە هەر منتیقەیەک و تایبەتمەندی خۆش بەس مهم ئاخرەکە هەرگەڕێتەوە بۆی کە نەورۆز جەژنێکی نەتەوەیی کووردە ئەبێ هەموو کوردێک شاناسی پێ بکات بە هیوام نەورۆزێکی خۆش بێ بۆ هەموو لایەک و هیوادارم کە کۆتایی قەیرانەکان بێت و نەورۆزی ئەم ساڵ بێتە کۆتاییەک هاوڵاتیان لە ناخۆشیدا بن و ساڵی داهاتوو بە خۆشتر پێشوازی لێ بکرێت.